کاکە جان چۆنی؟ باشە نەرجان. کاکە ئەو جارە ژنەکەی سعدیم ڕێک گرت لە ناو دوکانێ گرتم. ئەوە بەڕاستە؟ ئەرێ وەڵڵا ڕێک لە ناو دوکانێ گرتم کاکە. هەردێکۆ ئەمە خەیاتم وە زانێم جێنم باوەڕ دەکەم. باش ئەو جارە خۆت مشەوەش بکە. ئەو مەسەلەی لە بۆ من بەجێبێرە من بخۆم چاودێری دەکەم. تاو یعنی بەسەر خۆمی نێنم. تەواو پێی وەرە دەرێ لۆم بەجێبێرە. تاو کاکە جان تاو دەست خۆش. خواحافیز. خواحافیز. ئەو کاکەم دەردت چارە دەکا سعدی گیان. ژنی تۆم دێنی؟ بینە. وەی نەمینم ئای وەی بابە مرم بوو وەی نەمینم. باشە کچم تو بۆ ئەو نەچی بۆ دوکان کە ئاخ تووشی ئەمە بووین. لۆها پۆزی لێ دەدەی مێردەکەم بەزازە 100 جار پێم گوتی مێ و دوکانی بابە هەنا ڕۆژێ هەتایوارێ چاودێریم دەکا متمانە یاختێ بەقوانە نەما ئەبڵا دوو قسەی لێ بکە ئەوەندەی داوای پاچە و ماسی و شتانە دەکەی ئەمیش مافی خۆیەتی دەڕۆژێک حەیرانی بم دەڕۆژێک نسحەتی بکە. سعدی ئەرێ کەسیان تەلەفۆنیان نەکردووە هەنار و ئەوان؟ کولا مش خەریکە مێشکم بتەقی دەهامیش نەیکردووە؟ وەرە جارا مەوزوعی بەسیط بوو 100 تەلەفۆندا دەکەوە لۆمان ڕوونکەوە ئەو فلان چێە ئەوە چ بوو ئێستا کە سەیرە ئەو سەڕا من دەکوژی ئەو بێدەنجیا من دەکوژی ئەو بێدەنجە معنای هەیە کاچێ بە چی بکەین؟ جاز دەکەم داویان شتێک هەیە ئەڵێم سعدیگیان تۆ ئەو ماوەی مەیە بۆ ئێرە ئافرە چی؟ قسەکەی تەواوە قسەی دایە تەواوە دەبێ و ماوێ نیێمە ئێرە هەتا مانگە چی هەتا مۆزوعەکە هەوڵ مانگێک؟ ئێ کاکە ئێ وەڵڵا کاکە چاودێریم دەکەن تۆ قسەیەکی تیاکەڵێت ئەو مۆزوعەکە ڕوویدایە لە دوکانێ پێ لەسەر پێدانایە دەکەوێ هەناری غەریب هەنزانی هەنار غەریبە کوچی هەنار لە بنەوەیە هەنار بەرمی لە باروتە لقمە لقم هاکا لە ناکاوتەقیەوە نییە هەموو ماوێران دەکا بە قوربانم سعدیگیان تا ماوەی هەم سمێژە ستور وای خورماوە سەری ئێستا بەلایە زۆر احتیاجیە جمعی ساتوریە ئەو دەکاچی داکە قسەکەی سەوتەوە ماوەک نایم کاکە ئەدی باش جارە حیدانی ئێستاش با سوپڕۆم ها کچم بیری نایە چۆن بێژەنگ لە تەویلەکە کردبوو کاکە دەهام چیە کرد ئێستاش نییە ئاگال لێ بێژن قسە مسەی گۆڕایە ئەو ڕۆژە دەم گۆ بێژە دەگەم مێ لە بۆی پیتە برادری بزنی لەگە بزنی ڕۆژەش کە دەم گوت ئاخزکە دیرەکەرە چی هەیە دەهام ئەو ڕۆژە گوتم بێژنی دیزەڕاند حقیقی کاکە هەندێتر کاری لەگە کەری بگەڕێەوە یان سیفەتی وەردەگری یان هەنجی وەردەگری وەختی ئەو قسانە نیە و مۆزوع حەلکە تەوا مۆزوع حەل بوو کاکە ماوەک نایم نامێ هەدیوە نیە هەدی جارە دەزانم حەیرانی بزانم بیرم دەکەی ئەوین باس بەس ماوەک نایم قەیدینەوە نییە نامێ بە قوربانە تا حەلە بێ هەتا ماوەچی بایبا هەتا ماوەچکە هەبڵا غەریبیت دەکەم غەریبی خوارد نەخۆش ئەستەغفیرڵڵا بە حەیاتی خوارد دروست نەکردیە بەس غەریبی قسەکارت دەکەم لیمە حەیرانی بم بڵێ وایە بەخێری بجێڕی حەلیکە سعدی حەلیکە لایکە زۆرم پێ ناخۆشە ئەوە یەک مانگ نایە بۆ ئێرە دەکچم ڕۆڵەکیان دەقیرەتە ئەمە حەل بێبیکە لە ڕای خوامانە وەین مالە کۆڵمان ببنەوە